حکومڕانی ئاکەپا لەسەر تەرازووی ئامارەکانە. لە تورکیا کەم ڕۆژ هەیە ئامارێک بڵاو نەکرێتەوە. ئەمڕۆ ئاماری بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و دوێنێش بەرزبوونەوەی هەڵاوسان، ڕاپرسیەکانیش نزمبوونەوەی ڕێژەی دەنگی ئاکەپا نیشان دەدەن. لە جیهانی مۆدێرندا ئابووری وەک کۆڵەکەیەکی سەرەکی حکومڕانی دادەنرێت. کۆمەڵگەی تورکیاش چاوی زیاتر لەم کۆڵەکەیە کە ئێستا لە دۆخێکی خراپدان و نرخی خواردن و شتوماک 100% و زیاتریش بەرز بووەتەوە. ئەمڕۆ دەزگای ئاماری تورکیا ئامارێکی نوێی بڵاو کردەوە کە تایبەتە بە بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری لە وڵاتەکە و دەڵێت بۆ لە سەدا 10.2 بەرز بووەتەوە. ئەوانەی بێکارن ژمارەیان لە 3,500,000 کەس زیاترە. ئەوانەشی تەمەنیان لە نێوان 15 بۆ 24 ساڵیدایە زیاتر بێکارن کە نزیکەی لە سەدا 30. هەرمڕۆژ بانکی ناوەندی تورکیا ئامارێکی بڵاو کردەوە. ئەمیان خراپی دۆخی ئابووری نیشان دەدات. کوردهێنانی یەدەکی دراوی نەختێنی تورکیا گەیشتۆتە 43 ملیار و 500 میلیۆن دۆلار لە کاتێکدا 4 ساڵ پێش ئێستا 8 میلیارد دۆلار بوو. پەسەندکردنی بودجەی 2023 وڵاتەکەش کەوتۆتە کاتێکەوە هەموو لایەنەکان ناڕاستەوخۆ لە کەشی بانگەشەی هەڵبژاردندان. پەرلەمان و بە تایبەتی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێداگرن کە کەمترین موچە لە ساڵی داهاتوودا لە 9,000 لیرە کەمتر نەبێت. بەڵام حکوومەتی هاوبەشی ئاکەپە و مەهەپا ئەم مادەیان پەسەند نەکردووە و دەیانەوێت موچە لە خوار 8,000 لیرەوە بێت. دوێنێش دەزگای ئاماری تورکیا ئامارێکی دیکەی بڵاو کردەوە کە تایبەت بوو بە بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان. دەڵێت بۆ نزیکەی لە سەدا 85 بەرز بووەتەوە. بەڵام ئۆپۆزیسیۆن باز لە دوو هێندەی ئەم ڕێژەیە دەکات. گروپی ئەناک کە لە ژمارەیە کەسایەتی ئەکادیمی و ئابووری ناس پێکاتوە ئامارێکیان بڵاو کردوتەوە کە دەڵێت هەڵاوسان گەیشتۆتە لە سەدا 170. بەگوێری ئەنجامی ڕاپرسیەکان ئەم ئامارانەی باسمان کرد بە زیانی ئاکەپە دەکشێتەوە کە پارتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیایە. ئەردۆغان کە 20 ساڵە حکومڕانی وڵاتەکەیەتی بەر لە 2 ڕۆژ لە کۆبوونەوەیەکدا داوای کرد یەک خولی دیکە هەڵی بژێرنەوە. بەڵام بە گوێری ڕاپرسیەکان بێت لە هەڵبژاردننی ساڵی داهاتوودا کۆتایی بە حکومڕانەکەی دەهێنرێت و چیتر وەک 20 ساڵی ڕابردوو براوەی یەکەم نابێت. ئەمڕۆ دوو ڕاپرسی تایبەت بە هەڵبژاردنەکان بڵاو کرانەوە، هیچیان لە بەرژەوەندی دەسەڵاتدا نییە. محەممەد عەلی کولات سەرۆکی کۆمپانیای ماکی تایبەت بە ڕاپرسیەکان ڕاپرسێکی نوێی ئاشکرا کرد و ڕایگەاند هاوپەیمانی کۆماری ئاکەپە و مەهەپا لە دەوروبەری لە سەدا 40 دەنگەکان بەدەست دەهێنێت. هاوپەیمانی گەلی 5 لایەنی ئۆپۆزیسیۆن نزیکەی لە سەدا 46 دەنگەکان بەدەست دەهێنێت. هاوکات کۆمپانیای بووپاری تایبەت بە ڕاپرسی و ئامارەکان یەکەم ڕاپرسی خۆی بڵاو کردەوە. بە گوێری ڕاپرسیەکە هاوپەیمانی گەل لە سەدا 49.5 دەنگەکان و هاوپەیمانی کۆمار لە سەدا 39.4 دەنگەکان بەدەست دەهێنێت. هاوپەیمانی کۆمار ئەردۆغانی کاندید کردوتەوە بۆ پۆستی سەرۆک کۆمار، بەڵام هێشتا ئۆپۆزیسیۆن ناوی کەسی ئاشکرا نەکردووە، هەرچەندە ناوی چەند کەسێک دەهێنرێت. ئەکرەم ئیمام ئۆغڵو کاسەرۆکی گەورە شارەوانی ستەنبوڵە هەرچەندە خۆشی ناوی لە نێو ناوەندایە بۆ پۆستی سەرۆکاتی، بەڵام دەڵێت وەک لایەنەکانی ئۆپۆزیسیۆن یەک کاندیدیان هەیە، ئەویش کەمال کلجدار ئۆغڵو سەرۆکی جەهەپەیە. جەهەپەش بەشێکە لەو هاوپەیمانیە شەشلایەنیەی ئۆپۆزیسیۆن کە بە گوێرەی ڕاپرسیەکان زۆرترین دەنگ دەهێنن. هەڵبژاردنەکانی ساڵی داهاتوو دەری دەخات هاوپەیمانەکەی ئەردۆغان یان کلجدار ئۆغڵو سەردەکەوێت.